هێرشی درۆنەکان لەسەر هەرێم. نووسەر هونەر تۆفیق لەبارەی هێرشەکانی سەر ئاسمانی هەموو هەرێمی کوردستان نووسیوێتی و دەڵێت دەرئەنجامی دابەشبوونە ئیقلیمەکە و جیاوازی جەمسەرەکان و پەیام و فشاری درۆنەکانی سەر هەولێری چڕتر و نزیکتر خراونەتەوە تا بە ئامانجگرتنی پیرمان وەک سەنتەری حکوم لە زۆنەکەدا، بۆیە حکومەت و وەزارەتی پێشمەرگە داوا لە هاوپەیمانەکانیان دەکەن بیان پارێزێت کەچی 5 ساڵە لە پێنجوێن شەڕباژێر گەرمیان چەمچەماڵ ئاغژەلەرەوە. درۆنەکانی تورکیا بەردەوام تەحدا و تەعدا لە ژیان و ئاسایشی خەڵکی ئەو ناوچانە دەکەن. حکومەت ئەو پەرۆشەی نەبووە کە وەک ئێستا هەست بە مەترسی درۆنەکان بکات، وەک ئەوەی درۆنی تورکیا ئاشتی خوازێکی لەسەر حەق بێت و درۆنی ئێرانی شەڕانگێز و ناحەق. هەروەها نووسەر لە بەشێکی تری نووسینەکەیدا دەڵێت ئەو حەق و ناحەقەش لە جنسی درۆنەکانەوە یەکلایی ناکرێتەوە، تاوەکو لەسەر ئەرز چاوی سیاسی کورد لە بری دو ئاسمان یەک ئاسمان بۆ هەرێم و خەڵکەکەی نەبینێت. کاردانەوەی نووسەر و خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر هێرشی درۆنەکان لە کاتێکدایە کە ئاسمانی کوردستان بێ جیاوازی ڕەنگ و حیزب کراوەتە ئامانج و دوژمنانی کورد جیاوازی ناکەن لە نێوان ڕەش و سپی و ناوچە جیاوازەکانی هەرێمدا. داواش دەکرێت ڕوانگەی نیشتیمانی یەکگرتو دروست بکرێت، واز لە مۆدێلی شەڕاپەڕۆ بهێندێت، پێکەوە لە زاخۆ تا خانەقین کۆک بینە سەرەوەی هەرێم یەک پارچە لە مەترسیدایە. هیچ درۆن و کاتۆشایەک داوای تەسکەی حیزبی نازناوی شار و گەڕک و عەشیرەت و گوندمان لێ ناکات و هەر ناوی کورد و کوردستان بێت دەکرێتە ئامانج.